خواپێشاندانên Bexdayê bi tundutîjî û kuştinê dest pê kirin. Rast e Rûsya û Tirkiye dê xwedî destkeftên rewşa Sûrî bin û xorta Kurd agir berdaxwe li pêşneta wênêgirtî, gelo malbata wî çi dibêje? Silav û rêzî hêviyên demaxweş digel Kurd Connection ji dengê Amerîka li Washington. لای منیشەوە سڵاوتان لێبێت و بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن. سەرۆکوەزیرە عێراقی عادل عەبدولمەهدی سۆزن گوهارتنا حکومەتا xwe li heftiya bêt dana wî pêşniyaz jî ji bo rîforman bi mebesta nehiştina gendeliyê û kêmkirina xerciya hikûmetê amade kirine. Lê xwepêşander li Bexdayê û li çendîn bajarên dî jî gur bûne nav cadan û tundutîjî jî dê peyda bûne. دەست لە کارکێشانەوەی حکوومەت و هەڵوەشانەوەی پەرلەمان و سزادانی گەندەڵکاران دروش مەسەلەکیەکانی خۆپیشاندەرانی عێراقین. خۆپیشاندانەکان زۆر شار و شارۆچکەی عێراقی گرتوتەوە. دەمانەوێت حکوومەتێکی باری نائاسایی پێک بهێنرێت. پێویستە عەبدولمەهدی بڕوات. هەموو ئەو ڕێفۆرمانەی باسییان دەکات تەنها پەیمان و هیچی تر. هەموو حکوومەتەکانی پێشتریش هەر دەیان گوت ئەمە دەکەین و ئەوە دەکەین و هیچیش نەکراوە و هیچیش ناکرێت. هیچ شتێکمان لەم وڵاتە دەست نەکەوتووە. درۆ لە دوای درۆ و پەیمانی درۆ دەدێ. ئەلەکتریک نییە، شاهیدەکان گیانیان لە پێناوی هیچدا بەخشیوە. حکوومەت شکستی هێناوە. نامانەوێت وەزیرەکان و پەرلەمان دەست لە کار بچێشنەوە. دەمانەوێت هەموو حکوومەت بڕوات. ئێمە داواکاری حیزبیمان نییە و وەک هاوڵاتی ئازاد داوامان هەیە. تەنها چەند کاتژمێرێک بەر لە دەستپێکی خۆپیشاندانەکانی ڕۆژی هەینی سەرۆکوەزیری عێراق وتارێکی بۆ سەرانسەری وڵاتەکەی پێشکەش کرد بە مەبەستی هێورکردنەوەی تووڕێی و ناڕەزایی خەڵک. تێکەڵکردنی هێزە چەکدارەکان بۆ بەرەنگاربوونەوەی خۆپیشاندانەکان هەڵەیە و هەڵەیەکی گەورەشە و پێویستیشە بە خێرایی خۆمانی لێ دوور بخەینەوە، چونکە ئاچی ئەو هێزە چەکدارانە بۆ شەڕی دوژمنانە. حکوومەتی عێراق لەو بڕوایەدایە ئەو پلان و بەرنامانەی بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی هەیەتی وەهایان کردووە هەندێک لەلایەنە سیاسیەکانی وڵاتەکە ئەم شەپۆلی ناڕەزاییە بۆ بەرژەوەندی خۆیان قۆزنەوە. بەداخەوە کاتێک دەبینم زۆرێک لەوانەی داواکانی ئێمەیان بۆ چاکسازی ڕەت دەکردەوە بە بیانووی ئەوەی پیلانگیێڕی هەن. ئەمڕۆ لە پێشەنگی ئەوانەدان کە داوای دەست لە کارکێشانەوەی حکوومەت دەکەن بەبێ ئەوەی خۆیان بەبەرپرس بزانن لەوەی ڕەوشەکە بگاتە ئەوەی ئێستا هەیە. هەر چۆنێک بێت لە ئێستادا خۆپیشاندەرانی عێراقی گوێیان لە ململانێ سیاسیە ناوخۆیەکان نییە، هێندەی ئەوەی ژیانێکی ئارام و ئاسوودەیان دەوێت. ئەمڕۆ هاتوینەتە ئێرە تا سنوورێک بۆ ئەم گاڵتەجاریەدا بنین. بەسەیی تر ئێمەش دەمانەوێت بژین وەک خەڵکی تر لە جیهاندا. 35 ساڵ سەدام ژیانی وێران کردین. ئەوە 16 ساڵیشە ئەمانە فەرمانڕەوان، ینی 51 ساڵە لە مەینەت داین. گەنجەکانمان ئێستا پڕبوون لەو ستەما، چارەسەرمان دەوێت و دەمانەوێت بژین. خەڵکی نەدەمانەوێت بژین. مەرجایەتی باڵای شیعەکان وتاری ئەمڕۆ هەینی تەرخان کرد بۆ ئەم شەپۆلی ناڕەزایی خەڵکی وڵاتەکە و ڕەوشی عێراقیشی بە ڕەوشێکی هەستیار ناودێر کرد و داوای کرد خۆپیشاندانەکان ئاشتیانە بن. وەک دەڵێت هەر ئاژاوەیەک لە عێراقدا دەرفەتی زیاتر بۆ دەستێوەردانی دەرەکی دەڕەخسێنێت. لەگەڵ ئاڵۆزی ئەم ڕەوشەی وڵاتەکە و داواکانی خۆپیشاندەرانیشدا بەڵام پێناچێت حکوومەتی عێراق دەست لە کار بکێشێتەوە. دەست لە کارکێشانەوەی حکوومەت لە ئێستادا بەبێ هەبوونی جێگرەوەی دەستوری بە مانای دەستبەرداربوونی وڵاتە بۆ ئاژاوە. تا کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە وەک سەرچاوەکانی هەواڵ بڵاویان کردوتەوە بەلانی کەم 3 خۆپیشاندەر کوژراون و زیاتر لە 200 برینداریش هەن لەو خۆپیشاندانانەی ڕۆژی هەینی لە عێراق دەستیان پێکردەوە. لە کاتێکدا هێزەکانی ئەمریکا سووریا بەجێدەی هەڵن، پۆلیسی لەشکری رووسیا دەگەنە باکووری سووریا. شارەزایانیش دەڵێن بەجێهێشتنی ئەم ناوچەیە مانای لە دەستدانی پێگەی سیاسیە لەوێدا. سەربازانی رووسیا لە ئێستادا چاودێری شاری کۆبانی دەکەن ئەو شوێنەی هێزە کوردیەکان بە پشتیوانی ئەمریکا شەڕێکی سەختیان تێدا کرد بۆ دەرکردنی تیرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. وەزیری بەرگری ئەمریکا مارک ئەسپەر لە سەردانێکدا بۆ دڵنیاکردنەوەی هاوپەیمانانی ناتۆ لە بروکسل
تورکیا بە ڕووداوەکانی ئێستا لە باکووری سووریا تاوانبار دەکات. من زۆر بە ئاشکرایی لەم بارەیە وتومە. تورکیا هەمومانی خستۆتە بارودۆخێکی زۆر خراپەوە. مەبەستم ئەوەیە پێم وایە هیچ بیانوێک نییە بۆ ئەم هێرشانە. پێم وایە سەرۆک ئەردۆغان بڕیاری دابوو ئەم هێرشە بە بیانووی شتێکە و هەر بکات. شیانی ئەوەش نەبوو ئێمە لەگەڵ هاوپەیمانێکی ناتۆدا بکەوینە شەڕەوە. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە مێژە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بڕیاردەری سەرەکی بووە، بەڵام شارەزایان لەو بڕوایەدان بەهۆی بڕیارەکانی لەمەڕ سووریا جێگەی بۆ رووسیا چۆڵ کردووە. رووسیا شتێکی هەیە کە لە ئێستادا ئەمریکا نیەتی و چەندین ساڵە ئەمەی نەبووە، ئەوەش ئامانجی دیاریکراویەتی بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەو بە شێوەیەک دەزانێت دەیەوێت چی بکات و پشتیوانی لەو وڵات و قەوارانە دەکات کاتێک دەڵێن پشتگیریان دەکات. بە پێچەوانەی بەڕێوەبەراتیەکەی ترامپ لەگەڵ کوردەکان یان پێچەوانەی بەڕێوەبەراتی ئۆباما کە زۆر شتی لەسەر سووریا وت بەڵام زۆری بەجێ نەگەیاند. سەرۆک ترامپ ڕایگەیاند ئەمریکا ڕەنگە ژمارەیەک سەربازی کەم لە باشووری ڕۆژهەڵاتی سووریا بهێڵێتەوە بۆ پاراستنی کێڵگەنەوتیەکان لە تیرۆریستانی داعش لەوێ. شارەزایان دەڵێن ئەمەش پەیامێکی ڕوون دەداتە هاوپەیمانان لە هەرێمەکە. ئەم پەیامەی کە ئێمە دەتوانین کێڵگەنەوتیەکان پارێزین نەک خەڵک لە ناوچەکەدا زۆر دەنگدانۆی دەبێت بە تایبەتی لە نێو هاوبەشە هاوپەیمانەکانی کە قوربانی زۆریاندا بۆ شکست پێدانی داعش وەکو کوردەکانی سووریا. لەگەڵ ئەم هەموو ڕەخنانەش کە لە بەڕێوەبەراتەکەی ترامپ دەگیرێت لەسەر ئەم سیاسەتەی، بەڵام خۆی سوورە لەسەر ئەوەی بڕیارێکی ڕاست و دروستی داوە. نزیکەی 10 ساڵمانەوە با کەسێکی تر بێت شەڕ لەسەر ئەو بیابانە لە مێژینە خوێناویە بکات. ئەم قسانی سەرۆک ترامپ لە کاتێکدایە تەنانەت کاربەدەستی باڵای ئەمریکا لە سووریاش دەڵێت تاوتوی ئەو بڕیاری لەگەڵدا نەکراوە. کاتێک پرسیار لە جێمس جێفری کرا لەسەر ئەوەی کە ئایا ئاگای لێ بووە بە کۆنگرێسی ود نەخێر پرسی پێ نەکراوە. ڕۆژی هەینی وەزارەتی بەرگریە رووسیا ڕایگەیاند نزیکەی 300 پۆلیسی لەشکری گەیشتوونەتە باکووری ڕۆژهەڵاتی سووریا لەسەر سنووری تورکیا بۆ چاودێریکردنی کشانەوەی شەڕوانە کوردەکان لەو ناوچەی وەکو ناوچەی ئارام دیاری کراوە. هەروەها دەشڵێت فڕۆکەی بارهەڵگری لەشکری 20 زیرەپۆشی گواستۆتەوە بۆ ئەو ئەرکا. ڕۆژی سێشەمە تورکیا و رووسیا لە کۆبوونەوەیکیاندا لەسەر 13 خاڵ بۆ پاراستنی ئەو ناوچەیە ڕێککەوتن، بەڵام مەزلوم کۆبانی فەرماندەی گشتی هێزەکانی هەسەدە دەڵێت لەسەر ئەو خاڵانە تێبینیان هەیە و لەگەڵ رووسیاشدا تاوتوێ دەکەن. مادين مجارين كو سر وان سر هفدكرنا دولة ترك وروسيا سر هفدكرنا أبانا قالك نلقوري برجعون دي قالي منا برن يرني مناط بقرتن أم نبشكل في لفهات نيفون. لە پاش بڕیاری کشانەوەی ئەمریکا لە سووریا تورکیا هێرشەکانی بۆ ئەو ناوچەیە دەست پێ کردو لە ئەنجامدا هەتا ئێستا دەیان کەس کوژراون و سەدان هەزار کەسی تریش ئاوارە بوون. هاوسەرۆکی ئەنجومەنی سووریایی دیموکرات ئیلهام ئەحمەد ڕۆژی چوارشەمە لە دانیشتێکی تایبەتی کۆنگرێس ئامادەبوو بۆ باسکردنی هێرشەکانی تورکیا بۆ سەرباکووری سووریا و قەیرانی مرۆیی لە ناوچەکەدا. هاوکارمان ئوزڵم یاساک لەوێ ئامادەبوو و ئەم ڕاپۆرتەی ئامادە کردووە. آلوزی و برتکن گرینگ لسر بریارا ترامپیا وکشاندنا هزین امریکی جی سوریه و ارشا ترکیه یا دیجی روشلاتا باکوری سوریه لسرن سر جیهانه ددومن. کنگرس امریکی جی د 23 جوت مهده لسر و مجاره رونشتنک تایبت لدارخست. در رونشتنه ده هفسروکا دستیاره و بریا مجلس سوریا دموکراتیک İlham Ahmed و چارک سندنین پسپور لسر روشه آخفین. İlham Ahmed بحثا اتفاق و سوزن أمريكاية وبحثا إرشا تركيا كر. بهزن أمريكي را وحكومة أمريكا را تكليا كما قالك باش خطبوا أفكرن هم للشر الدجي داعش ده هم هيفين كو أم فيجيانا ديمقراطيك لهرمي أفا بكن واستقرار أفا بكن آرامية أفا بكن سوزن رايدارن برپرسيارن اي أمريكيش مرهبون. İlham ragahand ku wan bawer dikir ku heta rojek berê êrişa Tirkiye ew Amerîka nehêle êriş pêk were. Heya rojekê jî berî êriş çê bibe me her wisa dizanî bû ku wê ezman girtî bê beramber êrişên yani firokên dewleta Tirkiye. Lê mixabin roja ku wê êriş çê bibe piştî telefona Serok Trump û Erdogan çê bû
دیرک پشتی ویج مرا هات گوتن کو و عزمان سوری ج ترکیه را وکیل به وان جی قوت خو پاشتا کشاندن و ایریشی دست بیبو. هروا İlham Ahmet balkışan xeteriyen ku be erişen Türkiye derketiye hole. کسین کو در باسی آخا مکرنه حمود امیرین داعشی بون نها کرنه ارتش آزاد بناوی ارتش آزادیان ارتش سوریه دموکراتیک ارتش سوری آنینه به ایریشی متکن. اوانا ایکو نافلی کرنه ایکو مخالفتن دولت ترکی جرد بیجه مخالفتن لی داعش برنگه کی نو جارک دن هاتیه در باسی هرم بوی خنود که. Pisporektin Bernike Romero berpirsa rêxistina sêv di çildirin jî di derbarê krîza mirovahiye û bi taybet jî bertekên li ser zarokan ya piştî êrişa Tirkiye agahdari da. In the past 2 weeks, more than 160,000 people, ده هفته بوریدا تاوی 70,000 زاروکان زیادتر ج 106,000 مرو دشار روجهلاتا باکور سوریه دا و کوچبر بونه. پرانی آوان ده کمپان دا اول در و بی پیدوین بنگهین ین مروواهی دجین. تاوی آگر بسته ام دجمناتی دجی زاروکان دبینن. تین کشتن و تین بریندار کرن. آواهی تندرستیه و دبستان تین ویران کرن. جالی دن گلک برنامه رخصتن آلیکاری هاتیه سکناندن. دوی امریکا هولدانه بده که اف دجمناتیه و روشا دجی مروواهی راوسته و سویل ورم پاراستن. آلیکاری آخوارنه و درمان کرینه دوی وره پیدا کرن. Tevî hevildanên bo çareseriya rewşa alozûne aram û her wiha krîza mirovahiyê ya li herêmê didome ne zelale ku ev hevildanana bi çi rengî encam bide. قمانداری هێزین سووریا دموکرات مەزلوم عەبدی گوت سەرۆک دۆنالد ترامپ ژێڕە پشت ڕاست کردیە کو هێزین ئەمریکی دێ لە باکووری سووریای بمینن مەزلوم عەبدی گوتە کۆنفرانسێک چاپەمەنی کووان تێبینی ژیانە لەسەر هەندێک بەندێن ڕێکەتنە رووسیا و تورکیا لە ڤر لە واشنگتن و دناڤەندێن سیاسی و میدیایدا دەنگڤەدانە پرسا سووری گەلک بلند تێبیستن لێگەڵ و پێشبینیە چ تێکردن دڵشاد عوسمان چالاکوانی سیاسی و مافی مرۆڤان میوانی کورتکردنشن ئەگەلک بخێر بێی کە دڵشاد ئەم چاوەڕی چ بکن پشتیوان هەموو شتێن ڕوو دەدەن و تایبەتش لە واشنگتن. أنا براسيت شتي جوهرتن روج بروج تشتين جوهرتن وأف بوليتيكا دريا تويتر دا نزل على يجي نكارن أم نظام ويج ترامب چه تويت بكسبه لي خويا أمريكي هيزن أمريكي وبمنن السوري أنا بنتاغون جوت طريقة رسمي جوت وي هنا كابهيلن هين نزل على ترامب بيجي كرد في داكا من جهة بترولي أم نظام بحثا قصديت كي أم بحثا كردات كي ترك جيت بيجي في عرب هرن باكورا سوري بمنن تشت نزل على تشتازانن أنا وضع وي معقد تربي روسا درباسي هناك باجار بون سوري هناك درباسي هناك باجار جيبون وفا أمريكية جيوب من ترك جي درباسي هناك باجار بون كردني فرا حموا كردني فرا حموا إبراسي تشتك زلالنينا أم نظام بيتشيب كايدر شاد قالك جماد برسن ها دي بيجن تدي الكونغرس يدنجي بلند هنا سيناتور بحث دكن اندامي كونغرسي بدكن وزير فلان وصاغوتو جيفري تايبتي امريكي دبيجا وصاب ويا داعش وخرابه يعني روش خرابه داعش بيش بيني هندي تقول كنت تشتك تشيب يعني جورينك ببا تباور ديكي جورين ببا يعني روش فقره بري بريارة سلوك ترامب دايش بو فكشانا هزا يعني تصاني أمريكا دولتك بيروقراطية مثلا ولو بحساني فناجرن يعني وترامب جد دستي ترامب دا يا خويا ترامب تخوازي يعني ناخوازي درباسي مواجهاكي بتركيا وبروسارا مخابن أزنابين بتشتكي نيزيك ويكاربن تشيكن تقول تركي بسكنين لي بلي الجبود دمكي تريش بلكي تشتكي باش ببيش بوكو يعني بود دمك تريش جاري ام بحث نكن نها دردك مروفاني ده هرمي هيا خلك جمال خد دردك بالصدان هزار دردك بن كشتي بريندار هنا يعني دوباره خلك هي فيها خلك يجي كونغرسيه شما كونغرس نكالش تكي بكا كونغرس كاري زغط ترامب بكي بس قرار دستي ترامب ده براستي بيجي يعني برسك درفي امريكا نافخو برانغا افجي تشتكى برسك درفي امريكا جي وانا جي دويم ناس بكن انه تركي بارتشك جنات وروسي درباس بو ما يعني ازنابينم وي كونغرس يعني تشيجي هاكي بكاري ضغط بك الهيزن امريكا مواجهه روسا وتركيا بكن افاز احمد دبيجن وي برياله كي دركن جوا شرم زار كرنا تركيا
هەلبەتە ئەف بەس باشە کوردان چ بژارە هەیە یعنی نها دیارە ئەمریکا دگەل تورکا ڕوس دگەل تورکا حتا سووریژی لەسەر هەندێ یەک باوەرن و کورد ji herêmên sunûrî derkevin dûr bikevin ê herêmên wan jî hemû jî sunûrî ne başa ew hemû çekdarên ên Kurd wê kû diherin wana bijarek leşkerî heye yan bîrkirinek leşkerî heye bo paşa roja xwe أنا خويا أمريكا ناخذ دركفيش درفي دير الزور ورقة وحسكي أو مناطق جود بيجن إيران ودرياوا دا بجه إسرائيل بروجكتها أمريكي إنه أنا بشين وان جهة جو حماية جهة بترولي بكنجي ونهي إيران ميليشيات إيران وش جي بكنجي بترولي دير الزور والرميلان وانا هيزي جيان نينا الور براستي جيان نينا يعني ويتش بكن ورمه بس ما اواكو باجاري وان قندي وان دهاري من دفيد وربن ترامب بيجي دفي حمايتها بترولي بكن تشتك نينا جيان الور نينا براستي ما بس من اواكو مثلا لشكري كاك درجات اسبح ديكم تكون ها تركيا شيانا حتى ايريشن فروكن بفروكوان هاي لسر وان كسا اوي دكودري بن ويتش بكن افهم بس من اكو او جينا خويا هل بتا مصدوم عبدي رنگا ندوره کو بیت واشتن دیگر ترامپ کوم به چونکو وکیل بسیار داوی کار دشات لسر رول روسيا تبيجي روسيا بكاربا رولك اريني بليزا أنا روسيا قصدي وج مسدجي برسيجوارا جوجوت فيهون دركفن فيهون بروجكت أخو سياسي وعسكري أو بكن رولا روسي جبو صالح نظام درشات قالك سباس درشات عثمان چالاكوان ليرة الواشتن دقل مابو كردن باكورا روشلاتا سوريا دبيجن كو كاري خوا يعني قربانيا دكن و قال كيد روشتك طنقاف دانا او نها لهف دي جبن و هزرا باشا روجا خوا دكن كو دناف خلكي دي جي قالك قرباني تشيبونا و دردو خمنوان زحف دبن هذا مرداك بأمير دنجي أمريكا جي قامشلو و تلتمر دقال چندك عشوانا آخفتي يعني جي كردن سوريا را دمي خمو كوفانو دردايا او غمگينن جي برج دزدانا جيانا دهان شروانو سفيلان دي شرين روجن داويدا و 11,000 خورتن جيانا خواه لسر شر ديجي كومالا دولتا اسلامي داعش دانين جوان را دردي جدزدانا هريما بهيزو آزادا خسرا روج آوا گرانا امان هبي روج آوا دا امان هبي يعني متكاري ام شارع درازن دريد كاني مفكريبين مال مفكريبين نوام نويرن نوام نويرن دري خوا بين فكري يعني امان نمايا بری 2 هفتیانو جنشکی و امریکا راگهاند کو او دی جباکوری روشلاتا سوریا درکوه و پشتا خوا بده هوالو هفبندین خوین شر داعش. ترکیا لشکر آنیبو سرسنورو پلانا داگیر کرناوی هریمی جیب جیکر. بصدان کس د شران دا هاتن کشتن. صدان هزار دربدر بون بری روسیا و ترکیا ریگ بکوون لسر راوستاندنا شران. سيزر روجه ما هاتن بيجي كي هاتن زاوك العادة رات كبن بس دو اسفن زارو قراني هاو پشتی چندین ساله حکومت سوری به پشتوانی روسیا و گریا هریمن پرانیا کردان. خلق دخماج دزدان آزادیان دنه لی کیف خوشن کو ایریشن فروکن ترکیا لسروان هاتن راوستاندن. نیارتیا کرد و ترکان کفنا و دو آلیه. يعني ما أم تدينا برخوها بالأم ظروف يعني أم دوج ولا تخو وأخا خو تجارنا بردن يعني بلا محموم أم شهيد هرن بس أم نقطك أخو بدأت جملة خو بناك شارزاد بيجن داعش دفي بسروبريه دا قشدك وشرفان كرد خواجه چندين دفران باش وكشاندنو باش روجا وانجي نزلالا گەنجێکی کورد لە بەردەم بنکەی سەرەکی ئاژانسی کاروباری پەنابەرانی سەربەنەتەوەی گرتوەکان لە ژنێڤی سویسرا گەڕی لە خۆی بەردا. علی وەزیر سێ ساڵان شەروانی یەپەگێ بوو ئەو ژ بێدەنگیا جوواکە نێفتەوەی لە هەمبەر دەردێ کوردان بێهیڤی بوو گەلۆ ماڵباتاوی چ دەبێژن؟ علی وڵاتێکی دوور لە پەنابەریە دبینەک و خەلکێوی زارۆک ژن و قال لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریە لە هەمبەر بن بەو هێرشین لەشکری تورکیە ڕیپریمانە لە جنێفێ ئەو بڕیارە خۆ دەدا.
بۆ بێ چالاکیە برایم علی ینی دەهات خویانێکردن چاوە زارۆکێن gelê Kurd di hindirê serêkaniyê de bi fosforê wan dixin wan dişewitînin. Wî jî dema ku agir bi bedena xwe xist ji bo vê bêdengiya ku ser gelê Kurd tên kirin ji bo bişkîne. Yani dibîne çawa zarok tên qetilkirin, tên şewtandin û bêdengî heye. Dema wî jî agir bi bedena xwe xist ji bo vê bêdengiya hanî. Yani dema em dibêjin 11,000 şehîd û 25,000 birîndar ne tenê ji bo Kurdistan hatî şehîd xistin ji bo cîhanê hemû ji ber ki dema ne bi vê hêza hanê baya wê Daeş Ewropa jî xerab bikira. Penabere li Almanya dema dibîne bi rêka medyayê ku şerek dijwar li ser axawî heye nikare xwe kontrol bike. Bi şewetandina bedenê xwe kezeba xuşk û malbata xwe jî dişewitîne. Ji rojek di şer dest pê kiriye got ne xwarin xwariye û ne raketiye. Got gelkî zîf bûyî digot mayî qeleq pêr çêbûyî got bêlem zê vegerim. Çilo em li vê dera nigiştik û niştin welatê me li wê dera Tirkiyê hicûm dike. Berê di roja mir axivî. Birayê Qurbanî bi bêhîvî westiyayî behsa xiyanet û piştaxwedana li Kurdan dike. Em bêjinî divest yanî ev siyaseta ser serê min me şoqa sal heqa şehîd çêbûn dayê em hatin xapandin. Yani ev tişta zilma bû kî radibe zilmê milletê Kurd dike. Milletê Kurd di hecerî ji wan xelas nabe. Mamê wî ji kuratiya dilî gilî û gazindan dike û dipirse li hember ew qas qurbaniyan çima cîhan bêdeng e. Ez ban dinyayê kiştekî dikim ne besekî tenî ban dinyayê kiştekî dikim û ev dewletê got dibê em demokratînin demokratiyê li cem wan heyî bera kerem bike ji xwe binerin. Çima xwe kerkirin xwe kwîrkirine. Em zanin pê yani mesela giş muamele yani dibêjin em ê wilo bikin wilo bikin tiştek tin neye. Em tişkî nabînin. Nûçegihanê dengê Amerîka Zana Umer malbat û kes û karên Elî dibîne dema ew di nava mendehûşî û bêdengiyê damane. Lê xwe şewtandina wî û kuştin û kûcberiya xelkê wî deng vedaye. Gelo zilhêz û civaka navnetewî dê bêdeng bibînin yan jî dê dawiyekê bû vê êşê bibînin. û ji encamê êrişên Tirkiye li Rojava sedan hezar kes derbeder bûna û rewşek mirovanî xirab peyda bûye. لەمبارەوە هاوکارمان لوقمان ئەحمەدی ژووتوێژێکی لەگەڵ عەبدولعەزیز ڕەمەزان بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی نێونەتەوەیی دۆست بۆ هاوکاری مرۆیی سازداوە. ڕاستی ئەف شەرێکی بوو شەرێکی گەلکی شەرم بوو نەلازم بوو تعداک مەزن گەلکی ملەتی ڕۆژئاوا کرد کوردێ وێ عەرەبێ وێ سریانێ وێ ئیزیدیێ وێ ئەف شەرێهان هشت نشکێ بچێ بوو نه منظمات نامنتوی حاضر بودن، گراسیون نامنتوی حاضر بودن، بیت شتیر نه یو ان حاضر بودن کس حاضر بود. جبر ولی وقتا جو افتاقین چی بو ابو بارکرن چی بو به 100,000 ملت ربیان تعداد حری مزن سریکانیه و الگریس بی هدیه. پر ملت ایگورویای جبان هر دو باشرایم. ملت ایگورویای آنا بلاکریه بهتر آلی حسه کردم. جبر وقتا تاقین چی و پریوان خواستن دوری سینور هرن جبان جتين ايجود بن دستين تركاد الشردكن جريمه وان استوان بربن جغيري بومبيغو عزمان عند هاتن فجبر له برحي خرب يعني بريوان هاتن حسكه ورقه وكوباني بله جمارين جو دناف دستي ود جمار مزنه لغور اگاهيان نزيكي 300,000 كسي اواره بونه و جمال خرفيانه او جمار چاوایی ولکوی د بلا بونه بتایبتی یعنی متخوازن زانیارین زیاتر جی وان ل باجاری حسکی بجیبونه ل رقایب جیبونه هنک جوانا چونه هریما کردستانی یانجی لجی کی بخوا ولو کوم دبن و حاضریا وان دب جبو گول جی کی بن او کسانی گو جمال خدا کتنه وكم جود براستي كسي نزاني بو اف تعدية أبشري هانو بريا هاني مصنبي يعني وقبل تجيش برافم ل 300,000 جور آگاهی رخصتين هندر وهي باصوري كردي الجور آگاهی وان دقي حياة 300,000 الجور اوتشا يقول عدين انا دول جداكتنا احصاءات وادرن تشتي جوان جمارتي بس قال لك احصائيات نقيان وما برغو هجماري وان كيمتره
الجور اوتشا انا صد ونوت يك حزار ويازدا كس هي ايجو نافيان وان حيا انا طبعا اوتشا كس الهندر تني كسكي دولي يعني نعمل تويل هندر نماي بيقولوا بيانات دريك ديجيوان ملتي جورافيا ايش سريكانيه وش جريس بي بريوان هاتن اي سريكانيه هاتن بالي حسك يدت قسم زوري سنور هرن حسك انا نوتو 6000 وحشتي وحش كس هاتي سجلاندن الرقة تقريبا 6406 وسيكس رقاية هي قالك وانا اي جريس بي نشون رقاية واليا عين عيسى قال شواج يهبوا النيوري بون حيا رقا تقص نهار كوباني لكوباني جد من خطر يدبو شبولت باروجي دافيد درون كوباني وانا الكوباني جاي هجمار تقريبا 16500 كاس بله هون وك رخصتين خوجي بيوندي و برخصتين نام نتويجي هنا وك رخصنا و دوز هون چاوا کارن آلیکاری جدرو يعني رين آلیکاری گو بیکرن وکم دزانن پنا روندا کرد لأوروبا لأمريكا لدنيا بلا بويه ووكي دنجي خيرخواز رخصتين خيرخوازيه هنا دخوازن گو آلیکاریا کسین اواره بکن چاوا افريك تكرن بيوندي وقالو هن بوانار ريك هاتي دانين جبو آلیکاریه یا وکم گوت هون بسري خوتنه بيكاريت كن براستي برجو أبتشتي هانجل كيزو تشيبود ده مهدا ما سرع ريد سبيكر بشيل خير خوازية هندر وملتي هندر مدنا واند أبتشت بلاكر وبيرجي وقت أفكارسيانا آدوز وقابودان ما تشكر ما سر فيسبوك وقت بيجي كامبانيا كشكر جبو خاطري آليكارية رسمي ويا فرمية أو حرسي جبو خاطري آليكارية هرج فان حرسي رخصنار إيقول حسك يبون ودنابرجي ما كامبانيا جن شكر أونلاين أوجي سر betterplace.org طبعا قال رخصنين هندردك معنا إبوش بقدوز قابدان جو بيبش تكلية ما هبون بمنظمين عم نتهوير مشما ون نكارن داك من آلي كاريا ما بكن أمي آلي كاريا بكن أبقفتو قوتنا هانش ده مهد دسبيكري براستي هنا كاجوانا آلي كاري كتوش كدا لأول كاريا أقود به لتكاريكي خورتر بك ومنظمتر بك تنيهين شبرقو أو توازن أو جداك بالنيزيك لتابولوجي تكلي هي وقالك هيدي وقت بيجي روش يتربك بەڵێ دەخیل ئەلبەتە هێشتا کاردانەوەکان بەردەوامن لەسەر بابلین کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا لە واشنگتن هێرو هەفتەیەک پێش پڕ چالاکی بوو دەواشتم تایبەت لە کۆنگرسی لەگەڵ هندی و لە ماوەی داهاتوشدا ینی بێگومان لەم هەفتانەی بێت کۆمەڵی پێشهاتەی تر دێتە پێشەوەیەکی لەوانش دوێنێکە ئەندامانی کۆنگرس داوایان لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا کرد کە دەست بەجێ ڤیزەیەک وەربگیرێ بۆ مظلوم عبدی کۆمانداری هێزن سووریا دموکرات هەلبەتە و دیسانژی پەنتاگۆن ئیرۆ دیسان ڕەفەرمی ڕاگەهاندێک و ئەوەی سەربازان لە سووریا بهێنن بەڵێ لێرشدا دێنە کۆتایی بەرنامەیەم ڕۆمان هەر شاد و بەختەوەر بن. خوداحافظ.